ئەو کەسانێک کە تووشی کۆرۆنا بوون نزیکەی 2011 کەس توش بووین لە دەڤەری سۆران بەداخەوە کە ئەمە ڕێژەیەکی زۆر بەرزە لە ئاست دەڤەرەکانی تری لە ئاست قەزاکانی تر کە بەرزترین ئاستی تۆمار کردووە و ئەمەش کە هەم مەترسی لەسەر خەڵکەکە دروست کردووە و هەروەها باری تەندروستیشان زۆربەی ئەو کەسانێک کە ئێستا لەو حاڵەتی ئێستادا دەگرن باری تەندروستیان زۆربیان ناجێگیرە چونکە ئەوانە زۆر بە توندی دەگرن و هەروەها نیشانەکانی زۆربەی نیشانە سەدا 50 تاکو 70 نیشانەکانیان تێدا هەیە وهروە ئەو کەسانێک کە تاکو ئێستا لە دەڤەری سۆران مردون بەهۆی کۆرۆنا ڤایرۆسی کۆرۆنەوە نزیکەی 42 کەس بووینە. بۆیە ئێمە وەکو بەڕێوەبەری کارجێڕی تەندروستی کۆرۆنا نەخۆشخانەی کۆرۆنا داوا لە خەڵکی دەڤەری سۆران و هاوشاریان دەکەن کە بەڕاستی ڕێنمایەکان جێبەجێ بکەن و هەروەها خۆیان دوور بگرن لە ئەوەی کۆمەڵایەتەکان و هەروەها تاکپارێزی بەکاربهێن وەکو ماسک و ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێ بکەن بۆ ئەوەی لەم پەتایە بە دوور بن و ئەوە کەش لەسەر کارمەندانی تەندروستی باریان سووک بکەن بۆ ئەوی بتوانین بە جوانترین شێوە چارەسەری ئەو کەسانە بکەین کە توش دەبن و بۆ چونکە بەڕاستی پێش ئێستا زەختێکی زۆرمان لەسەر بوو نەمان دەتوانی وەکو پێویست چارەسەریان بکەین بەڵام ئێستا خۆشبەختانە نەخۆشخانەیە کراوەتەوە بە ناوی نەخۆشخانەی کۆنتڕۆلکردنی نەخۆشی گوازراوەکان لە سۆران کۆڤید-19 کە ئەمەش بووە هۆی جێگای خۆشحاڵی هەموو خەڵک و گرنگی تایبەتی خۆشی هەبوو.